گوێگران و بیسەرانی ڕادیۆ دەنگیگەر لە هەر شوێنێکی بیستێ من سڵاوتان لێ بێ. من محەممەد بابانم، ئامادەکار و پێشوشکاری بەرنامەی پرست. پرسیەم جارشمان تایبەتە بە دەرفەت و ئاڵنگارەکانی بەردەم کوور لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و لە ڕۆژاوای کوردستان بە تایبەتی. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسەش میوانداری ڕۆژنامەنووس سەمیرە شەرابیمان کردەوە. سپاس سڵاو بۆ ئێوە بیسەرانیش خۆشتمان دوونم بی کاک محەممەد. سەرتاگەر بسم ڕووداوەکانی سووریا و ڕۆژاوای کوردستان تا چەند لە بەرژەوەندی کووردە یاخود ئایا چی ئەگۆڕێت بۆ کورد؟ بەڵێ ئەم ڕووداوانەی کە بەگشتی لە ناوچەکەیدا ڕوویداوە بە تایبەت لە سووریا دەکرێت بڵێن شتێکی ئەوە نەبوو کە ئێمە چاوەڕوانی نەبین، بەڵکو بەوەی کە کورد هەمیشە بە مێژووی کۆمەڵکوژی هێرش و داگیرکاری لەلایەن دەوڵەتانەوە تێپاڕیوە، بەوەی کە لەلایەن دەوڵەتانە بۆ بەردەوامی هەوڵی پەرتەوازەکردن سەرکوتکردن درراوە. ئەمە شتێکی نوێ نییە کە لە تورکیا لە سووریادا دەگوزارێت لە چوارچێوەی ئەوەی کە با بڵێن لە دوای ڕوخانی ڕژێمی ئەسەد، ئەمەش کە ئەتوانین بڵێن بە تەنیا لە چوارچێوەی ناڕەزایەتیەکانی خەڵکدا نەبووە، لە چوارچێوەی دروستبوونی کۆمەڵێک هێز و با بڵێن بزوتنەوەی جیاوازان نەبووە، بەڵکو دەکرێت بڵێن دەچێتە قاڵبی ئەو پیلانە نێودەوڵەتیانەی کە لە ئارادای لە سەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست، بە تایبەتی ئەگەر نمونەی ئیسرائیل و تورکیا بێنینەوە کە ئیسرائیل بۆ سەرخستنی پیلانەکانی ڕێگەی جیاوازی هەیە، بۆی کە دەیەوێت گۆڕانکاری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بکات. ئەو ڕێگەی کە خۆی باسی دەکات ڕێگەی داود کە دەیەوێت بەشێکی زۆر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەژێر دەستی خۆیدا بهێڵێتەوە یان بەدەستی بێنێ بە پێچوانەوە. و تورکیا بە هەمان شێوە پیلانی بەجێهێنانی میساقی میلی هەیە و زیندووکردنەوەی ئەو میساقی میلیە. ئەمانە بۆیە دۆخی سووریا گرێدراوە بۆ بەشێک لە ئەو پیلانانەی کە لە ڕابردووە تا بە ئێستا لەسەر ناوچەکەدا بووە. بەڵام ئەوەی کە لێرەدا دەیبینین لە سووریادا ئەتوانین بڵێن بۆ گەلی کورد ڕۆژاوای کوردستان ئەم بارودۆخی ئێستا ئەتوانین بڵێن دەرفەتێکیشە کە هادوتە پێشەوە بۆ گەلی کورد. ڕاستە لە هەندێک لایەنەوە سەیری بکەین سووریا لە ماوەیەکی کەم تا گۆڕانکاری بەسەردا لە چەند ڕۆژێکدا تۆ ئارامیەکی جیاوازی بەخۆیەوە ببینیوە، هەم هەڵبەتە من لە چوارچێوەی ئەو دەستەوەردانانانەی کە هەیە. بەڵام ئەوەی کە تێبینی دەکەین ئێستا ڕۆژاوای کوردستانە کە لەگەڵ گۆڕانکاریەکان کە لە سووریادا ڕوویدا ڕاستەخۆ هێرشە داگیرکاریەکان لە ڕۆژاوای کوردستان چڕ بووەوە. و دەوڵەتی تورکیا ئەمەی بە دەرفەت و هەلێک بینی بۆ نمونە ئەو هێزانەی کە هاتوونەتە سەر حکوم کە لە ڕابردوودا پاشخانینی جیاوازیان هەبووە، دەیەوێت لە ڕێگەی ئەوە ستادوی ڕۆژاوای کوردستان لەناوبەرێت، هێرشەکانی لەو چوارچێوەیەدا چڕ کردوێتەوە. بەڵام ئەمە دیسانەوە یەکەمین جار نیە هێرشی دەوڵەتی تورکیا دەکرێتە سەرگەلی کورد، بەڵکو دەتوانین بە دیوێکی دیکە سەیری دیکەین. لێرەدا هەم بەرخۆدان هەیە، هەم هێڵی جیاوازتر هەیە کە دەیانەوێت گەلی کورد ڕوبەڕووی پاکچاوکاری بکەنەوە. بۆیە ئێمە لایەنە بەرخۆدانەکەی لە بەرچاو بگرین. ئێستا گەلی کورد لە چوارچێوەی دۆخێکدایە لەنەو بازنێنێکدا جێگای گرتووە کە دەبێت لە ئەو حکوومەتە نوێی کە سووریا پێکی هێناوە کە تا با بڵێن تا ئێستا کاتیە ڕەنگە لە داهاتوودا شێوازێکی جیاوازتر بەخۆیەوە بگرێت، دەکرێت ئەمە ڕۆژاوای کوردستان بە دەرفەتێک بۆ خۆی بزانێت و لەو چوارچێوەیەدا هەوڵ بدات کە ستاتۆی بە فەرمی بناسێنرێت. لەبەرەوەی ئێمە بیرمان نەچێت لە ساڵی 2012 تا بە ئێستا ڕۆژاوای کوردستان لەناو شۆڕشێکی بەرفراواندایە، خاوەنی ڕێگەی سەربازی خۆی، خاوەنی هێزی سەربازی و سیاسی و دیپلۆماسی جیاوازە. بۆیە لەسەر ئاستی دنیادا حسابێکی جیاوازیشی بۆکرێت، لەبەرەوەی شەڕی تیرۆری کردووە لە بەرامبەر بە داعش کە تەواوی دنیا سڵی لێ دەکردەوە دەترسا، ئەوان توانیان لە ڕووی فیزیکیەوە شکستیان پێبێنن. بۆیە ئەمە بۆ هەر یەکێک لە دەوڵەتانی هاوپەیمان پێگەیەکی جیاوازی هەیە. و لەم چوارچێوەیەشدا ڕۆژئاوای کوردستان نەتەنیا لە ڕووی ئەوەی کە خەڵکی ڕۆژئاوای کوردستان دەبێت ئەمە بە دەرفەت ببینن، بەڵکو دەبێت لە ئاستی دەرەوەشدا هەوڵدانەکان بەرفراوانتر بێت. بە نمونە لە ئاستی
باشووری کوردستاندا ناوخۆی باشووری کوردستانە لەی بڕوانین کە حکوومەتێک هەرچەندە بەنیۆن و ناچڵی ماوەتەوە پێک نەهاتووە بە تەواوەتی بەڵام دەکرێت پاڵپشتەکان لێرەوە بەهێزتر بکرێتەوە و ئەو پەیوەندیانشی کە لەم چوارچێوەیەدا دروست بووە هەندێک دیدا لێرە و لەوێ لە وڵاتانی ئەوروپاوە بۆ ڕۆژاوای کوردستان دەستی پێکردووە لە چوارچێوەی دۆخی سووریاداوە پاڵپشتی خۆیان ڕاگەاندووە تا ئاستێک ئەمانە دەکرێت گەلی کورد لە چوارچێوەی ئەوەی کە حسابی بۆ بکات بۆی کە چیریکە نابێت لە ناو ململانێ و قۆناغی شەڕ و کاولکاری دەدابێت دەبێت لە ئەنجامدا ئەو پارەچەبوونەی کە لە ناو گەلی کورددا بە درێژای مێژوو دروست بووە نەمێنێت بەڕاستی سنوورەکان بشکێنرێ گەلی کورد ببێتە خاوەن ستاتۆ و لە ڕووی هێزی سەربازی و دیپلۆماسی و سیاسیەوە خاوەن بڕیار بێ و ئەمە تا ئاستێکی باش یعنی با بڵێن لە 1970 لە ڕۆژاوای کوردستان ئەمە چەسپیوە ئەگەر دەستی دەرەکی تێدا نەبێت ئەگەر بە نمونە پیلانە جیاوازەکانی هەندێک لەو حیزبانە و ئەنە کەسێک تێدا نەبێت بێگومان پرسیاری ئەومان دەبێت کە ئەو ئەرک و پرسیارەتێکی لەسەر هەم پارچەکانی دیکەوە هەم تەواوی هێزلایەنە سیاسانەی بە تایبەت لەنێجێکی ڕاستەوخۆ هەیە لەگەڵ باشووری کوردستان ڕێز باسەوە کرد کە بێگومان دەرفەتە وەخو هەلێکی جوایە لە بەردەدەم کورد کە توانێت دۆخی خۆی بۆڕێ بەڵام ناشرێ ئەو مەترسیانە لە بەرچاو نەگرین کە لە بەردەم کوردایە بە تایبەت لە ڕۆژاوای کوردستان بەزشتان باستان کرد کە لە ئێستادا هێرشەکانی دەوڵەتی دایکەری تور لە دوای ڕوخانی ڕژێمی ئەسەد بەردەوامی پێدراوە بە تایبەت لەو سنوورانی کە بڵێن لە ڕۆژاوای کوردستان لەگەڵ تورکیایە تا ڕادەیەک سنوور هاوبەش هەیە پرسم ئەو مەترسیانە کامانە کە مەدەزانین هەم تورکیا هاوبەشێکی زۆری و لەلایەن ئۆپۆزیسیۆنانی کە لە تورکیان دژایەتی خۆبەڕێوەبەری ڕۆژاوای کوردستان دەکەن کەواتە ئەبێت چۆن کورد خۆی ئامادە بکا بۆ ڕووبەڕوونەوەی ئەو مەترسیانی کە هەیە بێگومان ئەم قسەی زۆر باسەکرێ بۆ نمونە هەر دەرفەت و هەر شکستێک ڕووبەڕووی ڕۆژاوای کوردستان بکرێتەوە بێگومان دوایە و باشووری کوردستانیش دەگرێت و مەزانین تەنها لەم دوو باچەی کوردستان وەکو هەرێمێکی وەکو فیدراڵیەت هەیە کە دەکرێت کورد خۆی بتوانێت پارێزگاری بەڵێ کاک محەممەد ینی هەمیشە تێبینی ئەوە کراوە بە درێژایی مێژوو تا بە ئێستا ئێمە دەبێت هەمیشە بە باسی مێژوو بکەین و بگەڕێنەوە بۆ دۆخی ئێستا بۆی کە هەمیشە دەوڵەتان هەوڵیانداوە کە سیاسەتی پەرتکە و زاڵبە پەیڕەو بکەن ئەویش بەهۆی ئەوەی کە پەرتەوازەی لە نێوگەلی کووردا دروستکان لە نێو لایەنە سیاسەکاندا دروستکان لە چوارچێوەی ئەمەدا دایانەوێت زاڵ بن بەسەر گەلی کووردا بەڵام مەترسی بەڕاستی کاتێک دێتە ئاراوە کاتێک لە بووندایە کە هێڵی خیانەت هەبێت کە هەندێک لایەن بیانەوێت ئەو حقیقەتە و ئەو هەدەف سەرەکیەی کە لە ناو ئەو تێکۆشانەدا جێگەی گرتووە بە لاڕێدا ببەن لە ڕۆژاوای کوردستانیش بەڕاستی ئامانج دیارەکە چییە و نمونونەکەیشی دیارە و ئێمە بە چاوی خۆمان ڕۆژانە دەیبینین کە ئێستا لە ڕۆژاوای کوردستان نمونەی خۆبەڕێوەبەریەتیەک نمونەی پێکەوە ژیانێک دروست بووە لە نێوان گەلاندا لانەتەوە جیاوازەکانی ڕۆژاوای کوردستاندا کە ئەمە بەتەنیا گەلی کورد ناگرێتەوە پێکاتەکانی دیکە و نەتەوەکانی دیکەش وەکو عەرەب ئاشووری ئەوانش دەگرێتەوە و ئەمە بووەتە هۆی ئەوەی کە بەڕاستی دەوڵەتی تورکیا بێ وڵاتانی زلهێز بێ بیرمان نەچێت دەوڵەتی تورکیا بووەتە دەست پێشخەری هەموو هێرشەکان لە ئاستی ڕۆژهەڵاتی ناناویدا بۆ سەرگەلی کورد ئەمانە دەیانەوێت کە ئەو پەرتەوازەیە لە نێو گەلی کووردا درێژە پێ بدەن و گەلی کورد نەگات بە مافی خۆی نەگات بە داخوازیەکانی خۆی لەبەرەوەی لە ئەنجامدا ئەو سیستەمەی کە لە ڕۆژاوای کوردستان پێکهاتووە دژ بە هێڵی سەرمایەداریە دژ بە هێڵی دەسەڵاتدارەتیە و دەیانەوێت ئەو خۆبەڕێوەبەریەتیە لە هەڵقڵاوی گەل بێت
نەوەکو ئەوەی لە نێوان بنەماڵەیەکدا و لە ژێر بەدەستی کۆمەڵی کەسدا بمێنێتەوە. بۆیە مەترسیەکان لە ئارادایە و قوڵتریش دەبێتەوە بەڕاستی، چونکە ئەمە شەڕێکە کە شەڕی 1-2 ساڵ نییە، شەڕی چەند ساڵێک نییە، بەڵکو درێژخایەنە و ئەمە هەر یەک لە دەوڵەتان دۆخی ڕۆژاوای کوردستان یان ئەو ستاتوێی کە لە ئارادایە نەتەنیا بۆ ڕۆژاوای کوردستان ئێمە دەبینی لە چیاکانیش بەرخۆدان هەیە، هەمان بەرخۆدان لە چیاکان بەڕەوە دەچێت، لە زیندانەکان هەیە. ئەمانە بە مەترسیەک بۆ سەر خۆیان دەیبینن و لە بەرامبەریشدا دەیانەوێت لە ئەو پەرتەوازیەیەک کە لە نێو گەلی کووردا هەیە سوود وەرگرن و نمونونەکەشی دیارە، هەم لە باشووری کوردستان هەیە، هەم لە ڕۆژاوای کوردستان هەیە، هەم دەیانەوێت بە شێوازی جیاواز کۆمەڵێک کەسی بەکرێگیرا و کۆمەڵێک پارتی جیاواز کە لە ژێر سێبەری ئەوەندایە پێ بگەێنن کە ناڕاستەوخۆ بێ یاخود ڕاستەوخۆ دژایەتی ئەو ستاتوێ بکات لە ڕۆژئاوای کوردستاندا. بۆیە ئەوەی کە گرنگە و لەسەر گەلی کورد دەمێنێتەوە لە چوارچێوەی پاراستنی ئەو ستاتوێدا بەڕاستی ئێستا لەم کاتدا پەیوەندی دێ بە نماسیەکان لە چوارچێوەی ئەوەی کە پێویستە هەر تاکێک لە هەر شوێنێک بێت پاڵپشتەکەی خۆی یاخود هەر لایەنێک بێ پاڵپشتی خۆی بۆ ئەو ستاتوێ ڕابگەێنێت، چونکە ئەمە لە قازانجی بەتەنیا ڕۆژاوای کوردستاندا نییە، لە قازانجی چوارپارچەی کوردستاندایە. بۆیە ئێستا چقی ململایەنەکان چۆتە ڕۆژاوای کوردستان لەبەرەوەی ئەگەر لە ڕۆژئاوای کوردستاندا داگیرکاریەکان بەرەو پێشەوە بچن یان بە نمونە ئێستا بەرخۆدانەی لە بەنداوی تشتین هەیە بگاتە ئاستێک کە دەوڵەتی تورکیا ئامانجەکانی پێک بێنێ، بەڕاستی بە نەک بە ڕۆژاوای کوردستانەوە ناوەستێ بەڵکو شۆڕ دەبێتەوە بۆ ناو باشووری کوردستانیش و ئەو میساقی میلەیە کە هەمیشە ئاواتی بووە بەدی دێت لەو چوارچێوەیە. لەگەڵەوەی باسی مەترسیەکانمان کرد بۆ دەوڵەتی دایکەری تورکیا ئێستادا هەم لە ڕۆژاوای کوردستان هەم لە باشووریش مەترسین لەسەر قوارەی هەرێم لێرە و لەوێش خۆڕەبەری ڕۆژاوای کوردستان. بەڵام لەگەڵەوەشدا ئێمە دەبینین کە هەم بەرخودانی مەزن هەیە لەلایەن شەڕبانان لە بەرامبەر ئەوەشدا بۆ پێی کە ئەمە گۆڕانکاریەکانە لە ڕۆژاوای کوردستان بەگشتی بە تایبەتی و پاشان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشدا ئێمە دەبینین ڕاستە تورکیا هێرش و داگیرکاریە کات، بەڵام لەگەڵەوەشدا لەسەر ئاستە گشتێکە دەزانین ڕوبەڕووی کۆمەڵێک ئاستەنگ و قەیران بۆتەوە. بە تایبەت ئەمەوێت سوودەوە وەرگرم باز لە ڕێگەدانی تورکیا بە دیدارەکانی ڕێبەرۆزەلان ڕێبەراکۆ. ئایا ئەو دیدارانە چ کاریگەریکان دەبێت بێگومان لەسەر و گۆڕانکاریانی کە لە ناوچەکە هەیە و بە تایبەت لەسەر پستی کورد هەم لە باکووری کوردستان هەم لە ڕۆژاوای کوردستان. دیدارەکانی ڕێبەراکۆ کە پێک هاتووە لە کۆتایی ساڵی 2024دا ئەمە ناتوانین بڵین لە چوارچەوەی ڕێگەدان یاخود ئەوەی ئاسایی بوونەوەی بارودۆخی تورکیایە، بەڵکو ئەمە تێکۆشانێکی پێشوەختەی بووە لە سەرەتادا، بۆی کە دەبینین لە وڵاتانی ئەوروپا خەڵک لە ئێشەگیریدایە، هاوڵاتیان لە هەموو شوێنێک داوای ئازادی فیزیکی ڕێبەراکۆ دەکەن، لە باشووری کوردستان، ڕۆژاوای کوردستان، لە پارچەکانی دیکە خەڵک لە چوارچێوەی چالاکیەکانیان جەخت لەسەر ئازادی ڕێبەراکۆ دەکەنەوە. بۆیە ئەمە لە چوارچێوەی ئەوەدایە شکاندنی ئەو گۆشەگیریە لە چوارچێوەی پێکهێنانی دیداردا. ناتوانین بڵێن گۆشەگیری تەواو بووە، گۆشەگیری بەردەوامی هەیە، لەبەرەوەی تا لە زینداندا بێت تا لە ئیمرانیدا ژیان بەسەر ببات، ئەوە هەر لە چوارچێوەی گۆشەگیریدا حسابی بۆ دەکرێت و هەر لەو چوارچێوەی هێرشەکان لەسەر گەلی کورد چڕبووەتەوە. بەڵام لە لایەکی دیکەشەوە ئێستا کە سووریا گۆڕانکاریەکی بەخۆیەوە بینیوە، ڕۆژاوای کوردستان لە نێو بەڕاستی مان و نەماندایە، بەگریەکی بەهێزدایە، بۆی کە دەدایانەوێت تا
دوایین خوێن دوایین سات دوایین ساتی تێکۆشان بەرگری لەو ستاتوێ بکەن و لە لایەکی دیکەشەوە بەڕاستی دەبینین تورکیا ڕوبەڕووی قەیران بووەتەوە قەیرانی ناوخۆی بێ لە ڕووی کۆمەڵایەتیەوە بێ سیاسیەوە بێ ئابوووریەوە بێ تەنانەت لە چوارچێوەی ئەوەی لە وڵاتانی دەرەوەشدا دەیانەوێت حەسارێکی گشتی لەسەر تورکیا هەڵچنن بۆ ترسی تورکیا لەو شارانەیە کە بەڵێ بێگومان ئەگەری گۆڕانکاری بەڵێ ئەم نەخشەیە کە هەیە بۆ دیزاینکردنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆی کە ئێمە بیرمان نەچێڕە بەراپۆ پێشوەختە و زۆر دەمێک چەند ساڵێک پێش ئێستا تێڕوانینی لەسەر ئەم بارودۆخا بووە کەواتە ئەمە لە چوارچێوەی ئەوەدایە کە دەوڵەتی تورکیا تەنها چاو بووە و بۆ چارەسەرکردنی کێشەکەکانی یان بۆ شاردنەوەی ڕاستیەکان ڕێگەی بە ئەنجامدانی دیدارداوە لە چوارچێوەیەدا کە هەڵبەتە دیار نییە ئەمە تا سەر ئەچێ یان نا ئەمەی لە چوارچێوەی پرۆسی ئاشتیدا بەڕێوە دەچێت چونکە ئێمە ئەزمموی چەند ساڵی ڕابردوومان هەیە کە دەوڵەتی تورکیا پرۆسی ئاشتی هەڵوەشاندەوە هێرشەکانی لە سەرگەری کورد چڕ کردەوە و بەگشتی نەتەنیا لە چیارەکاندا لە ناو شارەکان لە شار و شارۆچکەکاندا دەستی کرد بە تیرۆرکردنی وڵات پارێزان تێکۆشەران ڕۆژنامەنووسان و لە باشووری کوردستاندا بەتایبەت ئەمەی چڕتر کردەوە لە ڕۆژئاوای کوردستانیش یعنی بەڕاستی ئەمە کاک محەممەد شتێکی دوو لە ڕاستیە بۆی کە لەلایەکەوە هەوڵ دەدات کێشەکان چارەسەرکە لەلایەکی دیکەوە دێت هێرش دەکاتە سەر ڕۆژاوای کوردستان گێلی کورد بە ئامانج دەگرێ مناڵ و گەورە و بچووک خەڵکی ئاوارە کردووە بەنداوی تشرینی ینی ڕوبەڕووی دۆخێک کردوێتەوە کە ئێستا بەڕاستی لە بارودۆخێکدا کە هاوشێوەی کۆبانیە بگرن زۆر زۆر سەختتریشە ئەمە گەلی کورد دەبێت بە هۆشیاریەوە لەم پرسە بڕوانێت و تەنانەت لە ئەنجامەکانی دیدارەکانیش دەبێت ئێمە بە وریاییەوە لێ بڕوانین بۆی کە تورکیا بەڕاستی خواستێتی ڕاستیەکان بشارێتەوە و لە لایەکی دیکەشەوە ئەگەری هەیە جارێکی دیکە گورج لە گەلی کورد بدات لە ئەو سیاسەتەی کە بەڕێوەی دەبات لە ناوچەکە لە ڕووی دیپلۆماسیەوە بێت لە ڕووی سیاسیەوە بێت هەم لە ڕۆژاوی کوردستان هەم لە باکووری کوردستان بۆیە جارێک تا بە ئێستاش ئەنجامی زۆرینەی دانیشتەکان ناڕوونە و تەنها ئەوەی کە ئاشکرای دەکەن دەڵێن دانیشتێکی باش بووە لەگەڵ هەریەک لەلایەن و پارت و سیاسیەکانی ناو تورکیادا پێشبینی دەکەین کە گۆڕانکاریەکان بەخواستی گەلی کورد و تەواوی ناوچەکە بێت بەڵێ بێگومان ئاستەنگەکان هەر ئاستەنگی دەرەکی نییە وەکو ڕێستان باسان کرد بشێک لەو زولایانە کوردیانەی کە لە ڕۆژاوای کوردستانی چەند تا ئەم دەقەیە دژایەتی خۆبەڕێوەبەریەکەن وەکو باسیش کرێت لە باشووری کوردستانی ژوە بەداخەوە پەدەکە بە هەمان شێوە ئاستەنگ دروستەکە بۆ ڕۆژاوای کوردستان پرسم بۆچی ئەم لایەنان بەتایبەت کە باز لەواکەن کە خۆیان کوردن و ئەوە لە بەرژەوەندی کورد خۆ بڕیارەکانیان نیشتیمانی بەڵام دەبینین دژایەتی خۆبەڕێوەبەریەکەن من لەلایەکە پێ دوایە ئەو ئاستەنگ دروستکردانە بەرژەوەندی حیزبی یاخودما داواکاری وڵاتانی ئەقلیمی یاخود ئەوانەی کە خۆیان وەکو ئاغا سەیریانەکەن یاخود بوونەتە بەداخەوە یعنی ئەبێ بێڵەن بوونەتە کۆی لەلایەن هەرچی ئەوان بڵێن ئەوان ئەوە دەکەن لە دژی نەتەوەیە لە دژی قەوارێ هیچ باکیان پێ نییە ئەو بەرژەوەندیان پێدایە بەرژەوەندی حیزبی یاخود داواکاری وڵاتانی بێگومان ئەمە داواکاری وڵاتانی ئەقلیمی و دەوروبەرە بۆی کە ئێمە هەر داسانترین نمونە بینەوە لەسەر دۆخی باشووری کوردستان بۆی کە بەردەوامی قەیرانەکان نەبوونی موچە پێکنهێنانی حکوومەت ئەمانە هەمووی کاریگەری لەسەر وڵاتانی دەرەوە هەیە بۆی کە هەر یەکێک لە تورکیا و ئێران بە شێوازی جیاواز دەستێوەردان دەکەن لە پرسی باشووری کوردستاندا ئەویش بەهۆی ئەوەی کە لەبەر خاتری بەنمونە پارتی دیموکراتی کوردستان کە لەسەر ڕێڕەوەی هێڵی خیانەتە بەڵکو لە چوارچێوەی ئەوەیدا کە
لە باشووری کوردستان سامانێکی گەلێکی زۆر سروشتی هەیە هەم لە ژێر زەویەوە بگرا هەم جوگرافیای باشووری کوردستان بگرا بەگشتی دەیانەوێت دەست بەسەر ئەو مڵک و سامانەی باشووری کوردستان و ژینگە و دار و بەردیا بگرن و لەو چوارچێوەشدایە کە دەستێوەردانەکان بەرفراوانتر بووە بێگومان لە باشووری کوردستاندا مرۆڤی وڵات پارێز گەلی وڵات پارێز تێکۆشەر لە مێژووە تا بە ئێستا لە ناو تێکۆشانی گەلی کورددا ڕەنگ و کرداریان دیار بووە و ئەوەشی کە لە چوارچێوەی هەڵی خیانەتدا بووە نمونونەکەی دیارە پارتی دموکراتی کوردستان پەدەکەیە کە پارتی دموکراتی کوردستان لە بەردەوامی خیانەتەکانیدا تەنانەت لەم بارودۆخی کە ئێستا باشووری کوردستان هەیەی کە خەڵک بەدەست دەیان کێشەوە دەناڵێنێت ئێستا دەست دەستێوەردان لە دۆخی سووریا و ڕۆژاوای کوردستاندا بکەن و بۆ ئەمەش پەنەنای بردووەتە بەر ئەو کۆمەڵە حیزبەی کە خۆی پێکێناوە لەوانە ئەنە کەسە کە باڵێکیەتی لە ڕۆژاوای کوردستان دەیەوێت لە چوارچێوەی ئەو فەرمانانەی کە دەوڵەتی تورکیا و داگیرکەران پێی دەکەن دەستێوەردان لە دۆخی ڕۆژاوای کوردستان بکە بنمونە ئەنە کەسە کە بەشێکە لە با ناتوانرێ مرۆڤ ئینکاری لێ بکات بۆی کە وەکو هەبوون بەڕاستی بەشێکە لە لایەنەکانی ڕۆژاوای کوردستان لە ڕووی فیزیکیەوە بەڵام بەبری ئەوەی کابێن پاڵپشتی ستاتوی ڕۆژاوای کوردستان بکەن پاڵپشتی ئەو دەستکەوتە بکەن و لەگەڵ سووریادا لە دانوستاندا بن لە چوارچێوەی ناساندنی ئەو ستاتویە لە ئاستی حکوومەتی سووریادا ناڕاستەوخۆ یاخود بە ڕاستەوخۆ داوا دەکەن کە یەپەگا قەسەدا ئەمانە هەڵبۆشێتەوە ئەو هێزانەی کە بە خوێنی هەزاران شەهید بەدی هاتووە و لە چوارچێوەی ئەوە دەدایدێنن کە پەکەکە و یەپەگا پێویستە لە ڕۆژاوی کوردستان دەرەبکرێن کە لە ڕاستیدا پەکەکە لە ڕۆژاوی کوردستان بوونی نییە ئەوەی کە هەیە هێزی هەڵقوڵاوی ناو خەڵکەکە یەپەگە و یەپەژە و سەرجەم هێزەکانی دیکەی کە لە ڕۆژاوی کوردستان هەیە بۆیە پەدەکە بەڕاستی ئێستا لە هەر ڕێگە و ڕێبازێکتایان با بڵێن لە هەر هەنگاوێکدا کە دەیهاوێژێت دەستی دەوڵەتی داگیرکەری تورکی تێدایە و دەیانەوێت بە هەر ڕێبازێک بێت کە ڕێگری لە بەردەم ناساندنی ستادوی ڕۆژاوای دروستکان و نمونونەکەشی هەر نەکردنەوەی دەرگای سێمەڵکایە بەڕووی هاوڵاتیاندا ئێستا ڕۆژاوای کوردستان کە لە دۆخێکی هەستیاردایە کۆمەڵێک ئاوارەی زۆر لە دۆخی ژیانی و ئابووریدا بە شێوەیەکی خراپ دەیگوزارێنن بەڵام دەبینی پەدەکە دەرگای سێمەڵکا بە ڕوویاندا ناکاتەوە کە ئەمە زیاتر لە 2-3 ساڵە ئەم دەرگایە نەکراوەتەوە و تەنها لە چوارچێوەی هەندێک پەیوەندی جیاوازدانانە بێت بۆیە ئەمە دەبوو ئێستا لە باشووری کوردستاندا پەدەکە دەست پێشخەر بووە لە کردنەوەی دەرگای سێمەڵکەکە لە کۆکردنەوەی هاوکاریدا لە پاڵپشتیکردنی ستاتوی ڕۆژاوای کوردستاندا بەڵام بە پێچەوانەوە بۆتە داردەستی دەوڵەتانی داگیرکەر و دەوڵەتی تورکیا و بە شێوازی جیاواز وەکو بووکەڵەیەکی لاتووە کە ئەوان چۆن بڵێ سەما بکە ئەمان بەم شێوەیە سەما دەکەواتە لە چوارچێوەی باشووری کوردستان بێنەوە گەر دۆخەکە بۆ شێوەی ئێستانە بووە بۆن حکوومەتی کارگەڕەکەری مەسوود بارزانی بەردەوامە بێگومان بەشێک لە لایەنەکانیش بەرداوامی دەن بەو فەرمانڕایەتیە لەبەرەوەی ئێمە دەزانین ماوەیەکی زۆرە هەڵبژاردن کراوە بەڵام تا ئێستا هیچ هەنگاوێک بە ئاڕاستی پێگەیاندنی حکوومەت نەنراوە مەستەقی ملەوەی ئەگەر لە ئێستادا حکوومەت و پەرلەمانێکە بواە دەکرا پاڵپشتێکی گەورە لە ڕۆژاوای کوردستان بکرایە ئەمە لەلایەکیش کە دۆخی باشووری کوردستان بۆ جۆرەوە دەوڵەتی دایکەری تورک هەم لە ڕۆژاوای کوردستان هەم لە باشووری کوردستان بۆ جۆرە مامەڵە دەکات بەداخەوە دەبینین بەشێکی زۆر لە لایەنە سیاسیەکانی باشوور خەریکە بەرەوە ئەو ئاڕاستەی هەنگاودێنێت کە پەدەکەیە پێشڕەویانەکە کەویش هەڵی خیانەتە بۆ نمونە لەم دۆخی ئێستادا بۆ نمونە جوڵانەوەی نەوەی نوێ کە شاسوار عەبدوڵاحی سەرۆکی جوڵانەوەکەیە لەم هەڵبژاردنە زیاتر لە 15 کورسی هێناوە بەڵام دەبینین لەم دۆخی ئێستا هاوشێوەی پەدەکە لە تورکیایان بینین
دوایە ئەم جۆرە مامەڵەکردنە دەچەند مەترسیەکانی سەرقەواری هەرێم زیاتر دەکات و بێگومان پاڵپشتەکانی بۆ ڕۆژاوی کوردستان بەڕاستیشی لاوەسرەبا لێرەوە. بەڵێ بێگومان تا لایەنەکان زیاتر لە داگیرکەران نزیک بنەوە، زیاتر لە چوارچێوەی پەیوەندیەکانیان بۆی کە لەگەڵ هێڵی خیانەتدا بن زیانێکی زۆر بە گەلی کورد دەگەێنێ بە تایبەت لە باشووری کوردستاندا، چونکە ئەوەش کە بۆتەوە هۆی لە دەستانی لە ساڵ 50 خاکی باشووری کوردستان یان بە نمونە پەلکێشکردنی دەوڵەتی داگیرکەری تورکیا لە هەرێمەکانی بادینان بەدایان کیلۆمەتر هاتنە ناوەوەی سەربەربازەکانی تورک دروستکردنی بنکە و بارەگاکان. ئەمە لە چوارچێوەی ئەو پەیوەندیانەیە کە پەدێکە دروستی کردووە لەگەڵ دەوڵەتی تورکیا لە چوارچێوەی هێڵی خیانەتایە. ئێستا لەو چوارچێوەیشدا بەتەنیا پەدەکە بەس نەبوو بەڕاستی لە چوارچێوەی هێڵی خیانەتدا، ئێستا نەوەی نوێشی هاتوۆتە سەر بۆی کە دوێنێ لە چوارچێوەی بڵاوبوونەوەی ئەو هەواڵەدا بەڕاستی ئەمە وەکو شۆکێک بوو بە بەشێک لە هاوڵاتیان، لەبەرەوەی ئەم باسی زیاتر لە 15 کورسی دەنگ دەکەین، دەنگی هاوڵاتیان بەتایبەت لە دەڤەرەکانی بادینان کە هەمیشە لەژێر سیاسەتی سەرکوتکردن و گرتن و ڕفاندنندایە و ئێستاش بە ئێستاشەوە زۆرینەی ڕۆژنامەنووسان لەو دەڤەرانەدا نمونەی شێروانی لەژێر دەسەڵاتی پەدێکەدا لە زیندانەکاندایە. بۆیە ئەمە لە چوارچێوەی هێڵی خیانەتدا بەڕاستی هەژمار دەکرێت و نەت شاسوار عەبدوڵواحید نەتەنیا سەردانێکی کردووە بەڵکو دەنگی زیاتر لە 15 کورسی هاوڵاتیان بە هەزاران هاوڵاتی و گەنجی باشووری کوردستانی ڕادەستی دەوڵەتی تورکیا کردووە و ئەمە کاریگەری نەتەنیا لە دەڤەری بادینان و ئەو ناوچەکانی ژێر دەسەڵاتی پەدەکەدا دەبێت، بەڵکو کاریگەری لەسەر کۆی گشتی هەرێمی کوردستان دەبێت کە لە چوارچێوەی پێکهێنانی حکوومەتدا دەکرێت ئەوان دەستێوەڕدانەکانیان بەرفراوانتر ببێ و هەروەها دەکرێت ئێستا پیلانی نوێشیان گەڕابێ بەڕاستی دیار نییە، چونکە ئەمە هەر کاتێک سەردانێکی یەکێک لە بەرپرسان لە پارتە سیاسیەکان بە تایبەت پەدەکەمان گوێبیست وایە خودبینی ومانە لەگەڵ بەرپرسانی دەوڵەتی تورکیا دواتر ئەوایە چاوەڕوانی ڕووداوێکی ناخۆشمان کردای لە باشووری کوردستان کە ڕووی بدایە. بۆیە بەڕاستی هێڵی خیانەت هێڵێکە کە مرۆڤ دەبێت شەرمەزاری بکات، یعنی تەنها ئەمەمان ڕاستە ئێستا بۆ پاراستنی دەسەڵات و کورسی خۆیانە، بەڵام لە ئەنجامدا گۆڕێکە بۆ خۆیانیان هەڵکەندووە و ڕۆژێک لە ڕۆژان ئەم هێڵی خیانەتیشە بەڕاستی بە کۆتایی دێت، چونکە لە بەرامبەریدا هێڵی تێکۆشانان و بەرخۆدانەیە کە باشووری کوردستان لە مێژووە تا بە ئێستا پێی ناسراوە، چونکە باشووری کوردستان مێژووی بەرخۆدان و تێکۆشانی هەیە، مێژووی ئەنفال و کیمیاباران و هەڵەبجە و ئێزیدیەکان و دەیان پرس و کۆمەڵکوژی دیکە هەیە. بۆیە بە ئاسانی گەلی کورد لە بەرامبەر بەمانەدا چۆک دانادا و ئێستاش بەڕاستی ئەوە خەڵک لەو چوارچێوەیەدا بێدەنگا لە چوارچێوەی ئەو سیاسەتانەیە کە دەسەڵاتداران لەسەر خەڵک بەڕێوەی دەبن، بەڵام لە ئەنجامدا باشووری کوردستان دەکرێت تەقیقینەوەیکی خەڵک بەخۆیەوە ببینێت بۆی کە ناڕەزایەتیەک لە چوارچێوەی هەم سیاسەتەکانیان لەگەڵ دەرەوەدا هەم لە چوارچێوەی بەڕێوەبردننی وڵاتدا بەخۆیەوە ببینێ. بۆیە هێڵی خیانەت بەڕاستی تا بەسەر نییە و کۆتایی دێت ڕۆژێک مێکشتمابیل نەچێم لە باشووری کوردستان لە ئێستادا یەنەکە ئەم دەخێنە چۆتە ژێر باری ئەو خیانەتی کە دەوڵەتی دایکەری تورک داوای لێکە، بەڵام ئەوەی کە ئێمە بیستمان لە پەرایزەم کۆبوونەوانەی هەم سەرۆکی جوڵانەوەی نوێی و هەمیش مەسعود بارزانی تورکیا داوای لێکردبوون کە یەنەکە بکرێتە دەرەوە لە چوارچێوەی ئەو حکوومەتی کە بڕیارە پێک بێنرێت. مەبەستەکەی من ئەوەیە پێدوانیە تورکیا ئاوێت ئەو شارانەی کە پێشتری ویست بیکاتە سەر یەنەکە و لە ڕێگای یەنەکەەوە بە تایبەت لە سنووری زۆنی سۆڵس پلانەکانی جێبەجێ بکات، ئێستا بیوێت لە ڕێگای نەوەیەوە کە دەزانێت لە ئێسادا وەکو هێزێکی کاریگەر لە سنووری زۆنی زەرد این زۆنی سۆڵس دەسەڵاتی پێدوانی ئەمە بێوێت گۆڕینی ڕۆڵەکە بێت لە کاتدانێنەکە نەتوانیەوە. بەڵێ بێگومان لەم چوارچێوەیەدا دەیەوێت دژایەتی خۆی بۆ یەنەکە دەرببڕێ و بە ئاشکرا لە ڕێی حیزب لایەنەکانی دیکەوە
ئێمە دوێنێ لە دۆخێکدا بووین کە جارێکی دیکە فڕۆکانخانەی سلێمانی ماوەی قەدەغەکردنی هاتووێ بەسەردا درێژکرا بۆ 6 مانگی دیکە ئەویش لەبەر چی لەبەر ئەوەی کە هەمیشە سلێمانی و دەوروبەری یاخود زۆنی سەوڵ لە چوارچێوەی پرسی نیشتیمانیدا یەکێتی نەتەوەییدا دەست پێشخەر بووە یان ئەوەی پاڵپشتی یەکێتی نەتەوەی بووە و ئەمە بەگشتی دەیانەوێت فشارێک لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان دروست بکەن لەبەرەوەی بەڕێز پاڤێڵ تاڵەبانی یەکێکە لەو کەسایەتیانی یانی یەکێکە لەو سەرۆکانەی کە لە باشووری کوردستان لە بابا بڵێن کە خاوەندە سەڵاتن خاوەن لایەنگری و جەماوەرێکی زۆرن لە چوارچێوەی ئەوەدایە کە هێڵی نەتەوەی بپارێزرێت و بەنمونە هەمیشە پشتگیری هەبووە بۆ هەموو پارچەکانی دیکەی کوردستان لە چوارچێوەی پاراستنی پرسیی نەتەوەیدا و تەنانەت پاڵپشتی خۆی بۆ ڕۆژاوای کوردستان ڕاگەیاندووە لەم بارودۆخی ئێستادا بۆیە دەیانەوێت لە ڕێگەی نەتەنیا لە ڕێی پەدەکەوە بەڵکو لە زۆنی سەوزیشدا کە لە ڕێگەی شاسوار عەبدوڵواحید و دەست و پەیوەندەکانیەوە لە ڕێگەی میدیاکانیەوە میدیاکانی ئەوانەوە دەیانەوێت فشارێک خەنە سەر یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام ئەم فشارانە یەکەمین جار نییە کاک محەممەد ئەمە بە بەردەوامی هەبووە لەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان یعنی ئەمانە ناتوانێت کە سیاسەتەکان کار و بڕیارەکانی یەنەکە ئاستەنگ بکات بەڵکو ئێرە لێرەدا قسەی بەتەنیا حیزبێک نییە لەم بەشێدا قسە بەتەنیا یەنەکە نییە بەڵکو تۆ باس لە هەزاران کەس لایەنگر یان بە ملیۆنان کەس خەڵک دەکەی کە پاڵپشتی خۆیان لەو چوارچێوەیەدا هەیە بۆ پرسەنەتەوەیەکان بۆ ڕۆژاوای کوردستان بەڵێ بەردەوام بەشدارن لەو پرسەدا بۆی ئەمان ناتوانێت هیچ کاریگەریەک لەسەر دۆخی کوردستان دروست کات ڕاستە ڕەنگە بەڕاستی ئەم دەرفەتەی یان ئەم ماوەی کە لە پێشکەلی کورددا هەیە بە سووریاشەوە بە ڕۆژاوای کوردستانەوە بە باشووری کوردستانەوە ڕەنگە بەڕاستی کۆمەڵێک ڕووداوی نەخوازرا و ناخۆش بێتە ئاراوە لە چوارچووی ئەوەی کە کێشێکی جیاواز دروست بێ لە نێوان سیاسیەکان پەیوەندیدار بە دەوڵەتی تورکیا کە دەیەوێت پیلانگیری بکات بەڵام لە ئەنجامدا گەلی کورد دەبێت بەڕاستی یەکگرتوو بێت بۆ پاراستنی ئەو دەستکەوتانەی کە هەیە لە باشووری کوردستاندا لە ڕۆژئاوای کوردستاندا ڕاستە حکوومەت پێک نەهاتووە گەرچی ماوەی 3 مانگ دەبێت هەڵبژاردن کراوە بەڵام تا بە ئێستا هیچ شتێک لەو چوارچێوەیەدا دیار نییە لە ڕووی بەڕێوەبردنەوە بەڵام ئەمە ناگاتە ئەوەی کە تۆ خاکی خۆت وڵاتی خۆت ڕادستی داگیرکەران بکەیت بەڵکو دیسانەوە هێزی گەل لە ئارادایە چونکە هەر هێزی گەل بوو ئەو لایەنان سیاسانەی بردەسەر تەختی دەسەڵات بەڕاستی بۆیە دەکرێت لەم چوارچێوەیەدا ئێمە پاڵپشتی لە ستاتوی ڕۆژاوای کوردستان بکەین و لە هەموو ڕوویەکەوە پشتیوانی خۆمانی بۆ ڕابگەێنین لە ڕووی میدیاییەوە بێت لە ڕووی سیاسیەوە بێت لە ڕووی کۆمەڵایەتیەوە بێت ڕاستە دەرگاکان بە ڕووی گەلی کووردا داخراوە لە چوارچێوەی ئەوەی کە هەر یەکێ و دەیانەوێت بە بەشێوازی جیاواز دەستوەردان لەم بارودۆخەدا بکەن بۆی کە کورد نەگات بە ئامانجی خۆی بەڵام ئەمانە هیچ کات نەبووە بەربەست لە بەردەم گەلی کووردا چەند ساڵی داهاتوو بێت یان ماوەیەکی درێژخایەن بێ هەر کورد دەگات بە ئامانج پرسیارکەم بێگومان لە چوارچێوەی ئەو پلانانەی کە هەیە لەسەر کورد لە ڕۆژاوای کوردستان هەم لە باشووری کوردستان شەڕی تایبەتی دەستگا میدیاکانیش بەردەوام هەبووە لەلایەن داگیرکەرانەوە و لە بەرامبەرەوەشدا میدیای ئازاد بە تایبەت